هاوشێوەی پارێزگاکانی تری کوردستان لە شاری کەرکووکیش بە بۆنەی ڕۆژی جلی کوردیەوە لە سەرجەم ناوەندەکانی خوێندنی کوردی ئەو بۆنەیە بەرز ڕاگیرا بەهۆی مەترسیەکانیش لە دروستبوونی کێشە لە نێوان قوتابیان لە زانکۆی کەرکووک ئەنجامدانی ئەو بۆنەیە لە قوتابیانی نەتەوەکان قەدەغە کرا. بەڕێوەبەری بەشی خوێندنی کوردیش ئاماژە بەوە دەکات قوتابخانەکانی کوردی لە شارەکە بە گرنگیەوە دەڕواننە ڕۆژی جلی کوردی چونکە جیاواز لە شارەکانی تر بۆ کەرکووک گرنگی خۆی هەیە. ئەوە ئێمە لە ئەمڕۆ یادی جلی کوردی دەکەینەوە و هەممان پۆشاکی کوردیمان لەبەر کردو لە قوتابخانەکانی خوێندنی کوردی و فستیڤاڵی هونەری جوانمان ئامادە کردووە و لە دوو ئامادەی ئەم مەراسیمە ئەنجامەدەین کە خۆمان تێدا ئامادە دەبین و لەم کات و ساتەدا هەموو قوتابخانە کوردەکان جلی کوردیان پۆشیوە کەس ڕێگری نەکردو لێمان و ئەم پۆشاکە پۆشاکێکی نەتەوەییە ساڵی ساڵ ئێمە شانازی پێوە دەکەین و ساڵە ئەوە چەند ساڵێکشە کە وەزارەتی پەروەردەی حکوومەت هێرم بڕیاری داوە کە دەی سێ بکاتە ڕۆژی جلی کوردی ئێمە و چالاکیەمان لەنێ قوتابخانە کوردەکان ئەنجامی داوە و بەم ساڵیشەوە. لە لایەکی دیکەوە سەرۆکی لەقی کەرکووکی یەکێتی مامۆستایانی کوردستانیش دەڵێت بەهۆی دۆخی سیاسی شارەکەوە ناتوانن ئاڵای کوردستان لە بۆنەکان هەڵ بکەن چونکە کاریگەری تەواوی کردوتە سەر بەرز ڕاگررتنی بۆنە نەتەوەیەکان. بەڵێ ئەنجامدانی زۆری داەوە کە سستەوەی بینی لێرە بە ئاسانی ناتوانین ئاڵا هەڵدەین ئەوە لە قوتابخانێتیش بۆ نەکرایەوە ینی بەڕاستی بە شێوەیەکی ڕسمی ناتوانین ئەوە ڕاستە لە قوتابخانەکان ئەیکان بەڵام بە شێوەی ڕسمی نەخێر بەڵام دوای ئاسایی بوونەوەی دۆخی کردوین ئینشاءڵڵا چاوەڕوانین ئەوی ئاڵاکەشمان شەکاوە بێ لەم شارە. بەڵێ بەهۆی دۆخە سیاسەکەەوە ئاڵا هەڵنادرێستە. وەڵاهی من بۆ خۆم دڵخۆشم لەبەرەوەی ئەبینم زیاتر خەڵک بە جۆش و خڕۆشێکی زیاترەوە لە پێشووتر ڕەنگە پێشووتر شتێکی ئاسایی بوو بێ لەبەرەوەی ئیدارەی شارەکە بەدەست کوردەوە بوو ئێستاکە چونکە شتەکە تۆزێ تامزرۆیی پێوە دیارە زیاتر خوێندکاران و مامۆستایان و هەمویان بەشداری لە ڕۆژی جلی کوردیان کردووە لەگەڵەوەشە کە ئێمە کەرکووک جیاواز بووین لەگە شارەکانی توری کوردستان بەس قەیرانی دارایی ڕووی نەکرد بوو لە مامۆستایان و خوێندکارانی خوێندنی کوردی قەیرانی سیاسیش و دوای ئەو دۆخەش ئەمەش کاریگەری خۆی هەبوو بەسەر خودی کوردبوون و کوردایەتی لە کەرکووک. لە دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر تەنها لە ناوەندەکانی خوێندن بە تایبەتیش بەشی کوردی ئەو بۆنەیە بەرز ڕادەگیرێت تا ئێستا قوتابیانی زانکۆ و پەیمانگەکانی کەرکووک ڕێگەیان پێ نەدراوە ئەو بۆنەیە یاد بکەنەوە ئەمەش بە بیانووی مەترسی دروستبوونی شەڕ و پشێوی لەناو قوتابیانی نەتەوەکانی شارەکە. چیانووری کەناڵی ئاسمانی پەیام کەرکووک.